نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن خير الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، مسلمانان، لجياني روجانا ماندا ڕۆژ لە دوای ڕۆژ جۆرەها میوانمان دێت. ئەو میوانانەش کاتی دیاریکراویان هەیە کە خوای پەروەردگار تێیدا دەیانێرێت، و تا مودەیەکی دیاریکراویش لامان دەمێننەوە و دوایی جێمان دێڵن. بەڵام جۆرێک لە میوانەکان کە هات جێت ناهێڵێت. جا چێنە و میوانانە و چۆنن و هەڵس و کەوتمان چۆن بێ لەگەڵیان؟ یەکەم لەو میوانانە بریتیە لە بەڵا و موسیبەت. میوانێکی خواییە و ڕوود تێدەکات. وَلَنَبْلُوَنَّهُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ. خوای گەورە دەفەرمێ ئێمە تاقییان دەکەینەوە. بەچی تاقیمان دەکاتەوە؟ بە شتێک لە ترس، بە شتێک لە برسێتی و کەمبوونەوەی ماڵ، مردنی کەس و کار، نەخۆشی، جۆرەها بەڵاو موسیبەت خوا بەسەرت دێنێ کە میوانی خواییە بۆت دێت. خوای گەورە فەرمووی وەبەشیر الصابرین. بەڵام ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام، موژدە بدە بەوانەی کە سەبر دەگرن کاتێک ئەو میوانەیان دێت. کاتێک کە موسیبەت ڕوویان تێدەکات، بێ ئومێد نابن لە ڕەحمەتی خوا. کاتێک کە بەڵایان توش دێت، هەڵناگەڕێنەوە لە خوا، بەڵکو سەبر دەگرن، ئارام دەگرن، داوا دەکەن لە خوای پەروەردگار بۆیان تەعویز کاتەوە و لەسەریان سوک کات، و هەروەها ببێتە مایەی کەفارەتی گوناه و تاوانیان. جۆرێکی تر لە میوان بریتیە لە نیعمەت و خۆشحاڵی. خوای گەورە هەروەکو چۆن بە ناخۆشی و بەڵا و موسیبەت تاقید دەکاتەوە، بە هەمان شێوە میوانی خۆشحاڵیشت بۆ دەنێرێت. لە شتاغی، ماڵ و منداڵی زۆر، ئیسراحەت و ئەمن و ئاسایش، هەمووی کە نیعمەتی خوای پەروەردگارە. لیەبلووەنی ئەشکوڕ ئەم ئەکفڕ، بۆی تاقیمان بکاتەوە خوای گەورە ئێمە لەسەر ئەو نیعمەتانە شکری خوا دەکەین یا کوفرانەی خوا دەکەین؟ ئایا ئەو نیعمەتانە بەهی خوا دەزانین، زیاتر سوپاسی دەکەین، یا خۆمان لێ دەگۆڕێ لە کاتی نیعمەتدا و ئەو نیعمەتەوامان لێ دەکا کە حاڵەتی فەقیری و حاڵەتی زەلیلی و نەبوونیمان لەبیر بەرێتەوە؟ مسلمان لە حاڵەتی ناڕەحەتی دەبێت سەبر بگرێ، و لە حاڵەتی خۆشی و ئیسراحەتدا دەبێت شکری خوا بکات و سوپاسگوزار بێت. یەکێکی تر لەو میوانانە
بریتیە لەو تەمەن و ئەو ژیانەی کە خوا بە تۆی بەخشیوە، ئەو ڕۆژانەی کە بەسەریان دەبین، ئەو شەوانەی کە بەسەریان دەبین، ئەوانە میوانن کە هات هەر ڕۆژێک کە دێت میوانێکی تازەیە هاتووە. لەو ڕۆژەدا بانگ دەکرێت ئەی بەنی ئادەم، من ڕۆژێکی تازەم کاتێک کە خۆر هەڵدێت، کە ڕۆژێکی تازەم و میوانی تۆم تازە هاتووم، هەوڵدە ئەم ڕۆژەت پڕ بکەیتەوە بە کاری چاکە، ئەم ڕۆژە بەسەر بەریت بە دوورکەوتنەوە لە بێشەرعی، چونکە کە ئەم ڕۆژە کۆتایی هات کە خۆر ئاوا بوو هەر ڕۆژێک لە ڕۆژەکانی ژیانی تۆ ئەوە دەپێچرێتەوە و نایبینیتەوە تا ڕۆژی قیامەتت. لەو ڕۆژەدا ڕۆژەکان هەموو عەرض دەکرێن و پێشچاو دەخرێنەوە، لە فلانە ڕۆژە ئەوەت کرد، لە فلانە شەوە ئەوەت گوت. ئەو ڕۆژانە و ئەو شەوانە میوانمانن، با قەدریان بزانین تا ئەو ڕۆژەی کە مردن دێت، تا ئەو ڕۆژەی کە قیامەت دێت، ئەو کاتە پەشیمانی دادت نادات. ژیانێکی زۆری پێبەخشیت خوای پەروەردگار کە تێیدا چاکە بکەیت، کە تێیدا بەهەشت دابین بکەیت بە فەضڵ و ئیزنی خوای گەورە. بەڵام ڕۆژەکانت لە لەهو لەعب، ڕۆژەکانت لە گاڵتە و گەپ و شەوەکانیشت بە دانیشتنی دیار سەتەلایتەوە بەسەر برد، یا لە کاری خراپەدا بەسەرت برد. نەتزانی تۆ بریتیت لە ڕۆژانی ژیانت، هەر ڕۆژێکت لێ کەم بۆوە بەشێک لە ژیانی تۆ کەم بۆوە، تا وای لێدێ هەموو ژیانت کۆتایی پێدێ و مردن یەخەت دەگرێ، کە ئەویشە بریتیە لە میوانی یەکجاری، ئەو میوانەی کە جێت ناهێڵێت. بەڵاو موسیبەت تاسەر ناڕوە، فترەیەک و چەند ڕۆژێک و چەند ساتێک و کۆتایی دێت. خۆشی و ئیسراحەتیش تاسەر ناڕوات، خوای گەورە ناخۆشی بە دوادا دێنێ. بەڵام کە میوانی مردنت هات، ئەو میوانە جێت ناهێڵێت، ئەو میوانە جێت ناهێڵێت. بۆیە زانایان لە وەسیەتیاندا کە کردویانە و لە باسییاندا کە باسی مردنیان کردووە، میوانی مردن کە هات بۆ لای یەکێکمان خوا بمان پارێزێت لە ئاخر شەڕی، بزانین چۆن دێت. ئیمام عەبدولحەقی ئەشبیلی کە عالمێکی گەورەیە بەسەرهاتی مردنی بۆ بجێڕاوینەتەوە لە زانایان و لە پیاوچاکانی پێشوو، دەفەرمێیەکێک لە بەنو ئیسرائیلیەکان دەسەڵاتدارێک دۆڵەمەندێکیان کاتێک کە لە ماڵ دەردەچوو، لە قەسرەکەی دەردەچوو، جوانترین جلی لەبەردەکرد، جوانترین وڵاخی بەکاردێنا بۆ سواربوون. جوندیەکان و پاسەوانەکان و حیمایەکانی هەمووی لە دەورەی دەڕۆیشتن، لە ڕاست و چەپ و لە پێشەوە لە دواوەی دەڕۆیشتن. شەیطانیش فویەکی پێدا دەکرد و زیاتر لوتی بەرز دەبوو، خۆی بە گەورە و متەکەبیر دادەنا، تا لە ڕێگا نەفەرێکی لاتی جلشەڕ ڕێی پێگرت و دەستی گرت بە ڕێشمەی وڵاخەکەی. ئەم پیاوە دەسەڵاتدارە بەو هەموو جوندی و توانایەی لاتێک بێ ڕێشمەی وڵاخەکەی بگرێت و نەهێڵێ بڕوا. وتی ڕێم کە بەریدە، دەزانی تۆ ڕێشمەی چێت گرتووە؟ وتی بەڵێ چاک دەزانم. وان بەریش نادرێت. وتی بۆ تۆ چێی؟ وتی من ئەوم کە لە هەموو دەسەڵاتدارێک بەتواناترم، من ئەوم کە بۆت هاتم وازت لێ ناهێنم. وتی یعنی تۆ مەلەک المەوتی، ئەو فریشتەیە کە ڕوحم دەچێشی؟ وتی بەڵێ من ئەوەم. نە هەموو دەسەڵاتەکەت، نە هەموو جوانیەکەت، نە هەموو ماڵەکەت هیچی سوودت پێ ناگەیەنێ. دەیکوتی ئەی ڕەحمەتی خوات لەبێ، بەس مۆڵەتم بدە بگەمە ماڵەوە، بۆی وەسیەت بکەم، بۆی ماڵ و منداڵی خۆم جارێشتر ببینمەوە. وتی وەڵڵاهی نایبینیتەوە، ئەو لەحزەیە ئەمرم پێکراوە، دەقیقەیەک تەخیر نابێت. وردە وردە خوای پەروەردگار ئەمری پێکرد، ڕوحی کێشا، ئەو هەموو سامان و دەسەڵات و گەورەیی و خۆ بەزلزانینەی کۆتایی پێهات. هەروەها بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ ڕۆژێک لە ڕۆژان عیسای کوڕی مەریەم عەلەیه السەڵات وەسسەلام لە شوێنێک کە لەسەرێکی بینی کە زۆر لە قەدیمەوە مردووە، ئەوە قاچی بەری کەوت و فەرمووی زیندوو بەوە بە ئیزنی خوا، کە یەکێک لە موعجیزەکانی عیسا ئەوە بوو کە یحیی المەوتە، عیسا مردووی زیندوو دەکردەوە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەو کە لەسەرە شکاوە فڕێدراوە کۆنا زیندوو بۆوە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا کە لەسەرەکە، فەرمووی من پادشای سەردەمی خۆم بووم، ڕۆژێک لە ڕۆژان کە دانیشت بووم لەسەر تەختی پادشایەتیم،
کە زۆر دڵم بە خۆم خۆش بوو، زۆر دڵم بە دەسەڵات و بە دەوڵەتەکەی خۆم خۆش بوو، جوندیەکان و پاسەوانەکانم لە دەورەم بوون. لەو کاتەدا کەسێک هاتە ژوورەوە کە تەنها من خۆم بینیم، هاتە ژوورەوە و وتی کۆتایی بە ژیانت هات، کۆتایی بە ژیانت هات، تەمەنی تۆ ئینتیهای بۆ هات. لەمە دووە ئەو دەسەڵات و خۆشیی کە دەیبینی نایبینیتەوە. ئەی مۆڵەتم بدەی لەولا ئەخەرتەنی ئیلا ئەجەلین قەریب، تۆزێک مۆڵەتم دەی فترەیەکی تر بمهێڵیتەوە بۆی تۆبە بکەم، بۆی پەشیمان ببمەوە لەو زوڵم و ستەمەی کە کردوومە، لەو ماڵ خواردنەی خەڵکی کە کردوومە. کەلا ئینەها کەلیمەتون هووە قائلوها، نەخێر گەڕانەوە نییە، دواخستن نییە، پەشیمان بوونەوە دادت نادا لەو حاڵەتەدا. جا دەڵێ لەو کاتەدا کە لەسەر تەختی پاشایەتیم بووم، ڕوحی کێشام و ئەو جارە دەبێ ئەو هەموو دەست و دایەرە و ئەو هەموو خەڵک و ئەو هەموو پاسەوان و عەشیرەت و خزمەی من دەبێت چی کردبێ لە دوای من بۆ من کە پەرۆشی منیان بوو بێ. ئێستاش کە لەسەرێکە و کۆتایی پێهاتووە و لە خاکدا دۆزراوەتەوە. ژیانی هەر یەکێک لە ئێمە برا بەڕێزەکانم بەرەو ئەو شوێنە دەڕوات. هەر یەکێک لە ئێمە ئاوای لێدێ کە ڕۆژێک لە ڕۆژان باس بکرێت، بڵێت کەسانێک هەبوون پێش ئێمە لەسەر ڕووی زەوی بوون. هەروەها بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لە بەنو ئیسرائیلەکان لە ماڵەوە تەنها لەگەڵ خێزانی خۆی بوو. لەپڕ کەسێک هاتە ژوورەوە، کابرا تووڕە بوو لێی، فەرمووی چۆن بەبێ ئیزن هاتیتە ژوورەوە؟ من خۆم تەنهام لەگەڵ خێزانی خۆم. وتی من ئەو کەسەم کە نە لە دەرگا دەگەڕێمەوە، نە لە داخستنی دەرگا و نە لە حەرەس و نە لە پاسەوان و نە لە دەسەڵاتدار و هیچ شتێک من ناگەڕێنێتەوە. فەرمی کەواتە تۆی مەلەکل مەوت دیسان؟ فەرمووی بەڵێ من ئەو مەلایکەتەم، ئەو فریشتەیەم کە خوا ناردومی بۆی ڕوحی تۆ بچێشم. ئەو جا ڕوحەکەی کێشا و خێزانی و کەس و کاری کەوتنە گریان بۆی. جا ئەوەی کە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ئەوە گریانی کەس و کاری بێ بۆ مردنەکەی، ئەی کە بزانن لە ناو قەبردا چی بەسەردێ، ئەی کە بزانن کاتێک زیندوو دەبێتەوە چی بەسەردێ، ئەو کاتە گریانەکەیان زۆر ناڕەحەتتر و زۆر بەهێزتر دەبێ. جابراکانم مردن میوانێکە و گەڕانەوەی نییە. والله ئەمڕۆ یا بەیانی هەر بۆمان دێ الموت باب وكل الناس داخله يا ليت شعري ماذا يكون بعد الباب. شاعرێک دەفەرمێ مردن دەرگایەکە هەر هەموو خەڵک دەبێ پێیدا بپەڕێتەوە، بەڵام خۆزگە دەمانزانی دوای ئەو دەرگایە دەبێت چ ماڵێک چاوەڕێمان کە، کام ماڵە بەهەشت بێ یا جەهەنەم بێ خوا بمان پارێزێ. عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای گەورەی لێبێ کاتێک کە لەسەر قەبر ڕادەوەستا قەبرێک دەستی دەکرد بە گریان، گریانێک کە فرمێسکەکانی دەکەوتە سەر قەبرەکە و تەڕی دەکرد. وتیان ئەی عوثمان، ئەی فڵانە کەس، کاتێک باسی بەهەشت و جەهەنەم دەکەن ناگریت، بەڵام کاتێک قەبرێک دەبینی زۆر دەگریت، سەبەبەکەی چیە؟ هۆکارەکەمان پێ بڵێ. فەرمووی هۆکارەکەی ئەوەیە، بیستومە لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی القبر أول منزل من منازل الآخرة فإن نجا منها العبد فما بعده أيسر ما بعدها أيسر. فەرمووی قبر یەکەم منزلی ئاخیرەتە، هەر کەسێک لە قبر ڕزگاری بێ و هەر کەسێک لە عەذابی قبر نەجاتی بێ ئەوە دواتری ئاسانە ئینشاء الله. بەڵام کەسێک کە لە قبر نەجاتی نەبێ لە عەذابی قبر ئەوە خراپتر چاوەڕێی دەکا. خوای گەورە بمان پارێزێ. بۆ خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی وامان لێ بکە کە غافڵ نەبین و دائما مردنمان لەبیر بێ. والحمد لله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانان، پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام کاتێک کە مەلەک المەوت هاتە لای خەبەری مردنی پێدا و مخەیەری کرد لە بەینی ئەوەی کە جارێ بمێنێتەوە و نەمرێ و لە بەینی ئەوەی کە ڕوحی بچێشێ، فەرمووی بەلی الرەفیق الأعلا. فەرمووی نەخێرە من ڕەفیق الأعلا هەڵدەبژێرم، دەمێ ڕوحم بچێشن بگەڕێمەوە لای خوای پەروەردگار. من أحب لقاء الله أحب الله لقاءه. هەر کەسێک حەزکا بەگەڕانەوە بۆ لای خوای گەورەش حەز بەگەڕانەوەی ئەو دەکات، خوای گەورەش خۆشی دەوێ و ڕێزی لێ دەنێت. سەحابە ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ پێیان خۆش بوو کاتێک کە ڕۆژی مردنیان دەهات دڵخۆش بوون. زۆرێک لەوانە کە دەیزانی ئەو شتە بکە جا لە غەزا بێت یا لە غەیری غەزا لە خوا نزیک دەبێتەوە و کۆتایی بە ژیانی دێ دەیکرد. بەڵام بۆ ئێمە ئەمڕۆ
حەزمان لە مردن نییە، بۆ بیر لە مردن ناکەینەوە. لە کاتێکیدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی ئەکثیروا من ذیکری هادمی اللەذات، ئێوە زۆر مردن بخەنەوە یادی خۆتان، زۆر بیر لە مردن بکەنەوە، چونکە بیرکردنەوەی زۆر لە مردن، لە یادبوونی مردن چەند فائیدەیەکت پێدەگەێنێ. یەکێک لەوانە قەناعەت دەخاتە دڵتەوە. کەسێک کە مردنی لەبیر بێ دڵەکەی قەناعەتی دەبێت. کەسێک کە مردنی لەبیر نەبێ بە هیچ شتێک قەناعەت ناکە ئەگەر هەموو دنیاشی ئەو بێت. فائیدەیەکی تر، بیرکردنەوەی مردن وات لێ دەکات زوو تەوبە بکەیت و پەشیمان بیتەوە لە تاوان. کەسێک کە مردنی لەبیر نەبێ تۆبەیشی لەبیر نییە و تۆبە ناکا و ناگەڕێتەوە، بەردەوام دەبێت لە تاوان و بەردەوام دەبێت لە سەرپێچیەکانی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمانی پێکردوون زۆر بیر لە مردن بکەینەوە و سەردانی قەبرستان بکەین. ئەلا فەزوروها فەئینەها تذەکرکم الآخرە، بۆ ئەوەی ئاخرەتمان بێتەوە یاد. بۆ سەحابە ڕەزای خوای پەروەردگاریان لێبێت کاتێک کە کاتی ڕوحکێشانیان دەهات دڵیان خۆش بوو، بۆ ئێمە ڕقمان لێیەتی، ئێمە حەز ناکەین باسی مردن بکرێ بە هیچ شێوەیەک، هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ چەند شتێک. یەکێک لەو شتانە شەرمکردنمان لە خوای پەروەردگار بە سەبەبی تاوانبارێتیمان. یەکێک لە تابعیات، ئافرەتێکی تابعیە پرسیاریان لێ کرد پێت خۆشە بمریت بەم زوانە؟ وتی نەوەڵڵا. وتی بۆ؟ وتی لە شەرمی خوا. وتی کەسێک کە بێت و سەرپێچی لە فەرمانی ئینسانێک بکات دوایی شەرم دەکا کە دەیبینێتەوە. لەگەڵ کەسێک بەڵێن و پەیمانێکت هەبێ و بەڵێنەکە بشکێنی، هەر کاتێک کە دەیبینی شەرم دەکەیت و سەرت نەویە. فەرمووی ئەی چۆن بەرامبەر خوای پەروەردگار، بەڵێن و پەیمانمان بە خوای گەورە داوە، بەڵێنەکەشمان شکاندووە و سەرپێچی فەرمانیمان کردووە، واللهی ڕووم نییە بگەمەوە لای خوای پەروەردگار. بۆیە حەزم لە مردن نییە، لە شەرمان. هۆکارێکی تر لە هۆکارەکانی ڕقلێبوونەوە لە مردنمان ئەوەیە کە ئێمە نازانین بە سەبەبی تاوانی زۆرمان، بە سەبەبی کەمی کردەوە چاکەکانمان، نازانین کە مردین بەرەو بەهەشت دەڕۆنیان بەرەو جەهەنەم. سەیری پیاوچاکانی بەرزکە کە لەوە ترساون، چ جای ئێمەی تاوانبار. شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ لە نەخۆشی مردنیدا چوون بۆ لای، فەرمویان کەیفە ئەصبحت، چۆن بەیانیت کردەوە؟ شەو بەجێیان هێشت نەخۆش بوو، بەیانی چوونەوە لای، فەرمویان ئەمڕۆ چۆن کردەوە؟ وەزعت چۆنە؟ فەرمووی ئەصبحت، بەیانیم کردەوە بەڵام بە چ حاڵێک؟ ئەصبحت للإخوان مفارقا، بەیانیم کردەوە بەو حاڵەتەی کە ئێستا برایان و کەس و کارم بەجێ دێڵم. ولكأس المنية شاربا، بەیانیم کردەوە و دڵنیام کە ئێستا کاسی مردنەکە ئێستا دەیخۆمەوە و ئێستا ڕوحم دەچێشێ، دەزانم مردنەکەم نزیک بۆتەوە. ولسوء عملي ملاقيا، بەیانیم کردەوە و دەزانم ئەوجا کردەوە خراپەکانی ڕابردوم پێیان دەگەمەوە و دەخرێنەوە پێشچاوم. وعلى ربي واردا، بەیانیم کردەوە دەزانم ئێستا کاتی ئەوە هاتووە دەگەڕێمەوە لای خوای پەروەردگارم. ولا أدري، بەڵام نازانم. أإلى جنة تصير روحي فأهنيها أم إلى النار فأعزيها. فەرمی بەڵام نازانم، دەزانم کە دەمرم، بەڵام نازانم ڕوحەکەم دوای مردن بەرەو بەهەشت دەبەن بۆی پیرۆزبایی لێ بکەم یا بەرەو ئاگر دەیبەن بۆی تەعزیەی لێ بکەم. شافعی ڕەحمەتی خوای لێبێ وا بفەرمێت بۆیە دڵی تەنگە و ناڕەحەتە، دەڵێ نازانم دوای مردنم بەرەو کوێ دەبرێم. سعیدی کوڕی عەطیە دەڵێ کاتێک کە کاتی مردنی باوکم هات، پرسیاریان لێ کرد ئەتەجزع من المەوت، تۆ لە مردن دەترسیت؟ خەمی مردنتە؟ فەرمووی بەڵێ چۆن خەمم نییە، خەمی مردنمە چونکە نازانم، مردنەکە سەعاتێکە، لەحظەیەکە، بەڵام دوای ئەو لەحظەیە نازانم ئەئیلە الجەنەت ئەم ئیلە النار، نازانم بەرەو بەهەشت دەڕۆم یا بەرەو جەهەنەمم دەبەن، چۆن ناترسێم؟ ئەحمەدی کوڕی خەضڕەوەی کاتێک کە کاتی مردنی هات، عالمێکی گەورە بوو، پرسیاریان لێ کرد مەسئلەیەک، پرسیارێکی شەرعی. کوڕەکەی پرسیاری لێ کرد، فەرمووی ئەی ڕۆڵە، پرسیاری چیم لێ دەکەی؟ تەمەنم 95 ساڵە،
نزیکی 95 ساڵە من لە دەرگای مردن دەدەم، ڕۆژ بە ڕۆژ لە مردن نزیک دەبمەوە و دەرگای مردن بکەمەوە. ئەوە ڕۆژەکەیە دەرگاکەم بۆ کراوەتەوە. کاتی ئەوەم هەیە وەڵامی پرسیارت دەمەوە لە کاتێکدا کە من نازانم دوای کردنەوەی دەرگاکە ئەو دی و دەرگا ئەو دی و مردن بەهەشت چاوەڕێم دەکا یا مردن چاوەڕێم دەکا. ئیبراهیمی نەخەعی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کاتێک کە کاتی مردنی هات دەستی کرد بە گریان، فەرموویان ما یوبکیکە یا ئیبراهیم، بۆ دەگریێ ئەی ئیبراهیم، تۆ پیاوێکی چاک بووی. فەرمووی چۆن نەگریم؟ لە کاتێکدا من لەو لەحزەیەمدا چاوەڕێی نێراوی خوای پەروەردگارم، مەلەک المەوت دێ لەلایەن خواوە دێت، چاوەڕێی ئەوم یوبەشیڕونی بالجەنەتی ئەم یوخەوفونی بالنار، چاوەڕێی نێراوی خوای پەروەردگارم لەلایەن خواوە موژدەی بەهەشتم بۆ دێنێت یا لەلایەن خواوە هەڕەشەی ئاگری جەهەنەمم بۆ دێنێت. من لەو ئینتیزارەدام چۆن نەگریم؟ سیرکەن کەسێک کە متهەمە، کەسێک کە لە مەحکەمە ڕاگیراوە و قەراری چاوەڕێی قەراری حاکمیەتی نازانێت ئایا قەرارەکە بریتیە لە سجنێکی مؤبەد و هەتا هەتایی لەگەڵ تەعذیب و سزا، یا بریتیە لە سجنێکی درێژخایەن لەگەڵ سزا، یا بریتیە لە تەفریج و ڕزگاربوون و نەجاتبوون. چاوەڕێیە تا ئێستا قەرارەکە نەخوێندراوەتەوە، تا قەرارەکە نەخوێنرێتەوە و موژدەی ڕزگاربوونی پێنەدرێت دڵی ئیسراحەت ناکا. بە هەمان شێوەش ئێمەی مرۆڤ براکانم واللهی لە مەحکەمە داین چاوەڕێی قەرارەکەین. کاتێک کە ڕوحمان دەچێشرێت خوای پەروەردگار بەرەو بەهەشتێکی خۆشحاڵیمان دەبات، یا بەرەو جەهەنەمێکی هەتا هەتایی خوابمان پارێزێت، یا بەرەو عەزابێکی کاتی ناو ئاگر کە حەفتا ئەوەندەی ئاگری دنیا بەهێزە خوابمان پارێزێ. کەواتە وەکو مالک دەفەرمێ، ئیمام مالک ڕەحمەتی خوای لێبێ، یا ئەنەسی کوڕی مالک ڕەحمەتی ڕەزای خوای لێبێ دەفەرمێ سێشت وام لێ دەکەن پێ بکەنم. یەکێک لەو شتانەی کە وام لێ دەکا کەم من غافل وهو غير مغفول عنه، ئێمە غافڵین لە خوا، غافڵین لە مردن، غافڵین لە فریشتەی ڕوحکێشان، بەڵام ئەو لە ئێمە غافڵ نییە. چەند کەس هەیە کە ئاگای لە مردن نییە و ئاگای لە دوای مردن نییە، بەڵام خوای گەورە ئاگای لێیەتی و بڕیاری بۆ دا و بەرەو کوێ دەڕوا. کەواتە براکانم چۆن ئێمە دڵخۆش بین، چۆن ئێمە لە ڕابواردن و کەیفە و سەیفەدا بێ ئاگا بین لەو میوانەی کە هات بەرد نادا، ئەو جا یا بەرەو بەهەشتت با یا بەرەو جەهەنەم. ئینسانی عاقڵ پێویستە بیر لەو ڕۆژە بکاتەوە، پێویستە ئیستیقبال و پێشوازی ئەو میوانە بکە. بەچی؟ بەکردەوەی چاک، بە ئیمانێکی ڕاست و دروست، بە تەوحید و تەنها خواپەرستی، بە شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بە خێرکردن و چاکەکردن، بە ڕاستگۆیی و داوێن پاچی و دەستپاچی، بەوانە چاوەڕێ بکە، بەوانە پێشوازی ئەو میوانە هەتا هەتاییەت بکە. بەڵام کاتێک تۆ لە جیاتی تەوحید و تەنها خواپەرستی شەخص پەرست بیت، گۆڕپەرست و قەبرپەرست بیت، ئومێدت بە خوا نەبێ ڕوحمت پێ بکە، چونکە تۆ لە دنیادا تەنها هاوارت نەکردوتە خوای گەورە. لە کاتێکدا کە لە جیاتی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، شوێن بیدعە و خوڕافەت کەوتووی، شوێن ڕێچکەی ڕاست و چەپ کەوتووی، جگە لە ڕێبازی ڕاستەقینەی پێغەمبەری خوا، ئومێدت وانە بێ و دڵت خۆش نەبێ بەوەی کە بەرەو بەهەشت ببرێی. لە کاتێک لە جیاتی ڕازگۆیی تۆ درۆزن بووبی، لە جیاتی دەستپاچی و داوێن پیس بووبی، لە جیاتی ئەوەی کە کۆڕت بریتی بێ لە ماڵی خوا، لە شوێنی مەشروب خواردنەوە و بەرەڵایی لەوێ ببینرێی، دڵت خۆش نەبێ بەهەشت خوا ڕەحممان پێ بکە. کەواتە براکانم ئەو میوانە دێ و واللهی هیچ یەکێکمان واز لێ ناهێنێ. مردن دێ و یەخەی هەمومان دەگرێ، ڕۆژێک دێ دەڵێن ماتە فولان، دەڵێن فڵانی کوڕی فڵانیش مرد، پێش ئەوە خۆتی بۆ ئامادەکە بە گەڕانەوەیەکی تەواو بۆ لای خوای پەروەردگار، بەڕاستی لەگەڵ خوای پەروەردگار، بەوەی کە ئیماندارێکی ڕاست بی، کە خاوەنی کردەوەی جوان بی، کە ئەهلی خوا بی، کە شوێن سنەتی پێغەمبەری خوا بکەوی عەلەیهی سەڵات وسەلام. بەڵکو کاتێک کە ئەو نێراوەی خوا دێ، کە ئەو میوانەی خوا دێ، لە جیاتی هەڕەشەی ئاگر موژدەی بەهەشتت پێ بدا. کاتێکیش کە موژدەی بەهەشتت پێدرا، واللهی مردن لات لە هەموو شتێک خۆشتر دەبێت. بەڵام پەنا بەخوا، خوا نەکا خەبەری جەهەنەمت پێ بدەن، واللهی مردن لە هەموو شتێک لات ناخۆشتر دەبێت، چونکە دەزانی بەرەو جەهەنەم دەدبن. خوای پەروەردگار وامان لێ بکە لە خەوی غەفڵەت
لە خەوی غەفڵەت ئاگادارمان کاتەوە بێدارمان کاتەوە وامان لێ بکا کە بگەڕێنە لای خالق و پەروەردگار و پەرستراوی حەقمان وامان لێ بکا دەست بە سونەتەکەی پێغەمبەری خوا بگرین عەلەیهی سڵاتو وسەلام خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی خوای گەورە بمان گەڕێنیەوە لای خۆت خوای پەروەردگار ماڵەکانت ئاوەدان بێتەوە بە موسڵمانان خوای پەروەردگار موسڵمانان بە ژن و بە پیا و بە گەنج و بەلاومانەوە خوای بمان گەڕێنیتەوە بۆ لای خۆت خوای بمان پارێزی لە تاوان خوای بمان پارێزی لە بێشەرعی خوای گەورە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی قەرزی قەرزدارەکانمان بدەیتەوە حاڵی حاڵ ناخۆشەکانمان خۆشکەی ئەوانەی کە گومڕان خوای پەروەردگار هیدایەتیان بدەی خوای گەورە تەبایی و برایەتی و ئاخر خێری و بەختەوەریمان بخەیە ناو و بەهەشتمان بەنسیب بکەی و لە جەهەنەم ڕزگارمان بکەی و مردن لامان خۆشتر بێ لە ژیان والحەمدولله والصلاة والسلام على رسول الله